یەک نمونەی زۆر بەسیط لە چەند ساڵی لەوە پێشاکە لە شارۆچکەی پێنجوێن خەڵک چوون بەس بۆ ماوەی چەند سەعاتێک سەر سنووریان گرنیان هێشت بار و هینی بارحاڵ هینەکانی بازرگانانی دەسەڵات بێنە ناوەوە بۆ ئەمە ئەفشارێکی ئەمەنە گەورەیاندانا بە ئێستاشەوە ئەگەر هەڵە نەبووم لە زۆرترین شارۆچکەکان کارەبا ڕیسی لە پێنجێنە زیاترە ئەوان ئەو سامەرجەکانەوە بکە نایە نابێ بێ کارەبا تەنها 3 سەعات ببێ ئەگەر واکەن ئێمە هینەکەتان لێ دەواازەی سنووری ئەمانە اختیارن لە بەردەمی خەڵکە نەک چاو لە ئۆپۆزیسیۆن کە پێ دوابێ ئەڕوا بە پارانەوەی بەردەم پەرلەمانی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەمەد بۆوەکە ئەمە بەکردەوە پێتان وایە کە ئیمکانی جێبەجێکردنی هەیە ئیمکانی هەیە ئەگەر خەڵک لە جێتی ئەوەی هەربی دەکاتەوە بچێتە سەرجادە و بڵێ بایکۆتەکەم کە ئەمەش بۆ خۆی شێوەیە کە لە ناڕزایەتی من مەوەسمۆنی ڕەتی بکەمەوە ئەگەر تەنە لەوە بیری ئەوەیە بین هاو جارە نووسەکانمان بدۆزینەوە لە ناو دایرەکانمانە لە ناو کارگەکانمان لە شوێن ناوەندی کارمانە ئیمکانی هەیە بنابژیانە چی بۆ ئەو خەستەخانانە کە ئێستا ماون و ئەهلین ئەمەنە هین حکومیەکان بگورە ئەمەنە ڕسومات لێسەنن ئەخر بۆ کوێچێ بۆچووی ئەڕوا خۆ لە دایکبوونی مناڵێکیش خۆڕایی نەماوە لە خەستخانەکانی حکومیشە ئێ باشە پارانە چیان لێ ئەگەر نادرێ بۆ خەڵکە بە پارە و ئەکرێتە فەردە و ئەبرێ نەهێڵی ئەگەر تۆ یەگرتوو بێ ئمە تەجروبەمان هەیە خەڵک یەگرتوو بێ دەستی لە ناو دەسابێ بۆ خۆی دانابێ ئەو ئاسۆیی لە بەردەمیان دانابێ بەرەوە بڕوین ئەم دەسەڵاتە ڕاب ماڵی نەیهێڵی بەڵام تا ئەگەین بەوە بۆ خۆی دانابێ کە ئەکرێ من بچم دەست بگرم بە سەداهاتی ناوەندی کارەکەی خۆما کار بکەی بارحاڵ ڕەنگە بێن ئەوە بکەن بەڵام ئەنواع خەڵک ئەنواع ئاڵنگەری هاتووەتە بەردەمی ئەوە تا چەند ڕۆژ لەمە پێش بۆ خۆتان زانیتان چۆن شاریان ئاسکەرتاری کرد لەبەرەوە خەڵک یان ویست بێن بخواستی نوچەی خۆیان بەڵام ئەحزابی تر و خۆیان تێکەڵ کردووە و لە سراعەتی خوانیانێ ئەمە بۆ خۆیان بەکاربێنن زەنبی خەڵک چییە؟ ئەوە بوو بە معنای بوو بە تەحەدایەک بۆ خەڵک بەڕاستی خەڵک لە شێوازی ناڕەزایەتی جیاجێی تاقی کردوەوە بامەش تاقیکەینەوە تەمان ئەمە ئیشی شەو ڕۆژ نییە کاری بۆ بکەین یەکگرتوو بین لە دەوری ئەمە ڕێکخراو بین یەک قسە بین پێکەوە بڕیار بدەین من پێم وایە ئەتوانێ ئەوان خەریکی یاریکردنەکانیان بن لەگەڵ بقایە ئێمەش خەریکی خۆڕەخستن بین لە ناوەندەکانمانە بۆی ئێمە ئیتر دەست بەسەر داهاتی شوێنی خۆمانە بکەین